gelmeda ba doktor gelek spas koin gelmedane senaryoên 15 rojên agiribestê çil pêşiya me ye pêşbîne çi bête kirin nava van 15 roja da nêvbera aliyên şerker. السؤال لي في الحقيقة هي تعكس لەڕاستیدا ئەمە هذه المفاوضات ئەو دانوستانەی کە هەیە المعارك العسكرية التي بۆ کۆتاهێنان بەو جەنگەی کە هەبووە پێم وایە پێویستە لە هەمان کات دانوستان حاسمة فيما یەکلاکەرەوە دەبێت لەسەر ئەو پرسە للعمل العسكري بۆ کۆتاهێنان بە جەنگەکە و پرسی سەربازی لایەنی ئەمریکیش زیاتر دانەوێت ئەجندای خۆیان بەسەر ئەو دانوستانەدا بسەپێنن بەسەر ئێرانیەکان لە دانوستان ئەو وای دەبینێت کە سەرکەوتووە و توانیوێتی توانستە سەربازەکان و ژێرخانە سەربازی ئێران لە ناو ببات هاوکات ئێرانی ناچار کردووە بۆ دانوستان ئەوەش ئاساییە کە ئامانجەکانی خۆی زیاتریش ئامانجە سیاسەکانی لەو دانوستانە بەدی بێنێت. باشه دکتور دیتنەوە هیچ وەکەڤە کۆڵەر تایبەتیژی ژ ئالیە هەم سەربازی و هەم jî bicêkirina planên stratejîk nava evan 15 roja da dema çil rojên şerî da aliyên şerker kî serkeftî bûye? Îrana serkeftî bûye cêbicêkirina ecendayên xweşbûyî paşa rojê taybetî jî nava rojhilata navarasiyan jî Amerika İsraîl serkeftî bûyîne ji bo kontrolkirina şiyanên serbaziyên Komara İslamiya Îranê. يعني النتائج معروفة على الأرض دەرەنجامەکان ڕوونن وێرانکاری تەواوەتی ژێرخانی سەربازی سەرکردەکانیان فەرماندەکانیان بە تەواوی ئەوەن کەواتە ئێران بە تەواوی حکومڕانەکەی گۆڕاو لە ئەمریکاوە کەس نەماوە لە سەرزەوی لە نەوەی ڕابردوو تا دەگاتە هەواڵگری دامەزراوەکانی دیکە کەس نازانێت تا ئێستا فەرماندار یاخود باڵادەست لە نێوفەرماندەکان چێە و پێوەستیشە بە ژێرخان لە ئێران بە تەواوی وێران بوون ئەمریکا هەموو ئامانجەکانی خۆی بە هەزاران پێکاو لە ناوی بردوون لە ئێران کەواتە زەمینە سازی کردووە بۆ ئەو دانوستانە سیاسی و بەدیهێنانی ئامانجەکانی دیکە بۆیە دەیەوێت ئەجندەکانی خۆی بسەپێنن بەسەر ئێران و هەروەها ملیشاکان ئێستا باس لەوە دەکرێت کە چۆن بکرێت لوبنان بخرێتە نێو ئەو دانوستانەوە ئایا ئێران دەستبەرداری حەزبوڵا دەبێت ئێستا پێمان وایە بەر لە دانوستانیش پێکرانی حەزبوڵا بەردەوامە ئەو دۆخە خراپە لەرزۆکە ئێران تێکەوتووە هەروەها ئێران ناچار دەکرێت دەبێت دەستبەرداری هەژمونی ناوچەی خۆی بێت لە عێراق لە یەمەن بۆ پێم وایە کە ئەمە زۆر ڕوونە بۆ ئێرانە لایەنی ئەمریکی دانوستان لەسەر دەکەن حیزبوڵڵا و هەروەها دەست و پەیوەندەکانی دیکەی حکومڕانی ئێران لە ناوچەکە لاواز دەکرێن دەبێت ئێران سازش بکات لەسەر ئەو خاڵە وەکو نیازپاچی بۆ دانوستان و پێنگاو هاویشتن بەرەو ئاقاری سەقامگیری و ئاشتی کە ئێستا دەبینین لە لوبنان لە ژێر بردوماندا. دکتۆر دوان 15 ڕۆژ و 2 هەفتەیەن ئاگربەستدا ئیرانە چه ئالیەکی və نفایش وی وەختی وەربگرێت چونکی دەربازبوونا وەختی بەرژەوەندیên هەردوو ئالیان دا تایبەتیژی ڕەنگە گۆڕانکاریانت گۆڕاپانە شەڕیش دا دروست بکرد ڕۆژێت بهێدایەن پشتی ئاگربەستی ئەگەر شەڕ دیسا دەست پێ بکرد. ئێران لە ڕاستیدا ئەوان کات لە بەرژەوەندی ئەوان نییە دەکرێت درێژە بچێشێت لە 15 ڕۆژەکە زیاتر درێژە بچێشێت کەواتە ئەجەنداکانی دانوستان لە بەرژەوەندی ئەوان نین هەرچەندە ئێرانیش ناخوازێت بگەڕێتەوە جەنگ چونکە توانستەی نەماوە بۆ ڕوبەڕبوونەوەی ئەمریکا چونکە ئەمریکا تا ئێستا ئاماژە بەوە دەدات هەڕەشە دەکات دەوێت ئەو دەرفەتە بقۆزێتەوە بۆ سەپاندنی هەژمونی سەربازی خۆی هەژمونی سیاسی خۆی بۆ کۆکردنەوەی چەک بۆ کۆکردنەوەی سەربازی زیاتر لە ناوچەکە ئەمەش کارەساتە بۆ ئێران لەو دانوستانە ئێران پێشتر ڕەتی دەکردەوە ئەوە بە ئەمریکیەکان ببەخشێت و دابنیشن بەیەکەوە دانوستان بکەن بەڵام لە کۆتاییدا ناچار کراوە ناچار بووە
پابندی ئەو فشاران نەبێت و ئێران ناتوانێت بەیت شێوەیەک سوود لەو کاتە وەربگرێت لە ژێرگەمارۆیە چاودێری بەردەوامی لەسرە دەرچوونی هەر فەرماندەدارێکیان دەکرێت ئامانز لە ناو دەبرێت. ئەمە دەرفەتێکی مەزنە بۆ ئەوەی ئەمریکا ئەجەندەی خۆی زیاتر بسەپێنێت لەسەر ئێران کاتێک ئێران ڕەتیان بکاتەوە داوکاران دەخرێنە بەردەمی ئەمریکا ئەو کات هەڵمەتەکانی خۆی درێژە پێدەدات چونکە کۆکردنەوەی سەربازیشی ئەنجام داوە لەو کاتێک کە دانوستان دەکرێت بۆیە ئێران دەبێت ئەو دەرەنجامی ئەو دانوستانە واژۆ بکات ئەمریکاش لە ئەمریکی بەردەوام دەبێت لە فشارەکانی و ئەگەر ئێرانیش مەرجەکان ڕەت بکاتەوە جەنگ بە ئاسایی دەگەڕێتەوە ئەمە پێشبینی کراوە بەتابەت کاتێک ئەمریکا دەبینین توانیوێتی زۆرینەی ڕای ئامانجەکانی خۆی لەسەر زەوی بەدی بهێنێت توانستی سەربازی موشەچی بالستی موشک هەڵدەر ژێرخانی سەربازی پیشەسازی سەربازی هەمووی لەناو بردووە. ئێران تەنیا وێستگە غازی و سوتەمەنیەکانی ماوە بەر لەو دانوستانە ئەگەر جنگ بگەڕێتەوە ئێران ناچار دەبێت چۆکدا بدات چونکە تێدەگات ئەگەر ڕەتی بکاتەوە ئەو مەرجانە لە بەرچاو نەگرێت ئەمریکا لەوێ دەست پێ دەکات کە وەستاوە و درێژەی پێدەدات. هەروەها کارەبا و غاز و سوتەمەنی دەکرێنە ئامانج وێزگەکان دەکرێن ئامانج ئێرانیش دەگەڕێنێتەوە بەر لە توانست و هەروەها نەمانی دامەزراوەکان و گەڕانەوەی بۆ سەردەمی بەردین. باشە دکتۆر سەر گەڕووی یانژی ئافتانگە هورموزێ هین چ پێشبینی دکن یعنی ئافتانگە هورموزێ کول دەستپێکیژی تۆتە گوتن کارتەکە فشارەوە پێزە و تێتە گوتنجی حتان و کەژی ئەوێ کارتە فشارەوە پێز وەل ئەمریکایەکێکی ئەدێ ئەگەر بەستەکەت گەل ئیرانێ پێک بینی کون و کام تێدانە لێ پشتی ئەگەر بەستێ ئافتانگە هورموزێ وەکە کارتەکە باشە دەستی ئیرانێدا بوو باشترکردنا پەیوەندیên خود چژالیێ پەیوەندیên نێودەوڵەتیان ژیش ئابووری و بەدگەل وڵاتên جیهانê تایبەتیژی ئەوروپایê یان jî pirastî ew karte hate sotin li ser teamileka xirab li ser avên nêvdewletî jaliyê hêzên çekdarên Îranê ve. لە ڕاستیدا دەبینین گەروی هورموز ئێران بەکاری دەهێنێت وەکو بارەبتە و کارتی فشار بۆ وزە و نرخەکان و سوتەمەنی و نەوت و کۆمەڵگی نەونەتەوەیی لە دژی ئەمریکا هان بدات و ناچاری بکات بۆ ئەوەی جەنگەکە بوەستێنێت. هەموو کارتەکانی ئێران لەوەدا قەتیس بووە لە ئەجێنداکەی تەنیا لە هورموز ماوە. ئەمە لە فەرهەنگی ئێراندا نییە ڕێگە بدات ئەو لەولایەنەدا شکست بهێنێت بەڵام ئەمریکا دەتوانێت لەو کاتەشدا سوود وەربگرێت لە دژی ئێران بەکاری بهێنێت بە هەموو جیهانی بڵێت لە دوای دانوستانەکان کە ئێران وەکو چەتە دەریایەکان مامەڵە دەکات و باڵادەستە بەسەر ئەو گەروە کە بەپێی یاسای نێودەوڵەتی نابێت لە چوارچێوەی یاسای هاموشۆی دەریایی بە شێوەیەک کۆتوبەندیان بخرێتە سەر تەنانەت چین و رووسیاش ڕەزامەند نابن لەسەر داخران و بەو شێوەیەشتەوەی گەروی هورموز. بۆیە ئەمریکا لە ڕێگەی ئەو جەنگە ئاراستەی جەنگەی گۆڕیوە دەوێت بڵێت لە پێناو هاموشۆی ئازادانەی ئاوی ئەو کارێ ئەنجام داوە بۆ خزمەت بە جیهان دەکات. هەروەها ئەمە زیانێکی یەکجار مەزن بە داخرانەوەی بە ئێران دەگەێنێت. ئێران دەشەوێت فشار لە چین لە رووسیا بکات دەچێت ئەوروپا بۆ ئەوەی ئەو گەروە بەداخراوی بهێڵێتەوە. هەروەها فشاری ئابووری لەسەر وڵاتانە دروست بکات سوود لەولایەنە وەربگرێت لە نەوت و گازی کە تێدا تێپەڕ دەبن لە ڕوانگەی ئەوان دژی بەرژەندەکانی ئەمریکایە. ئەمریکا دەیتوانی ئەو گەروە بەر لە ئێران دابخات بەڵام ئەو گەروەی بۆ ئێران هێشتەوە بۆ ئەوەی بەو شێوەی مامەڵە بکات تەڵەی بۆ دانابوویەوە. ئەمە هەڵەیەکی استراتیژی بوو بە فشارەکانیش لەسەر چین لەسەر وڵاتانی دیکە تا درەنگ بکەوێت زیاتر خراپ دەبێت لەسەر بابەتی وزە سوتەمەنی
وڵاتان نیزل هێز دەبینین چین بە تایبەت زۆر پێداویستەکان لە ڕێگەی ئەو گەروەوە لە کەندا و دەست دەکەوێت بە شێوەیەک لە شێوەکان بەردەوامبوونی چین زەرمەندی یەکەمە بۆیە پێشبینی دەکەم کە ئەمە ڕوانگەیەکی استراتێژی ئەمریکی بووە کە ئەو پرسەی بۆ ئێران هێشتۆتەوە هەروەها ئەمە ئێران بە تەواوی وێران دەکات چونکە ڕێگەی هاموشۆی وزەی بەرەو جیهان داخستووە زیانێکی زۆر لە چین دەدات لە ڕێگەی دەستڕانەگەیشتنی بە وزەیە کە لە خاڵێکی گرنگی کەنداوە دێت ئەگەر هاتو ئافتانگە هەرمزێوەکە کارتەکە پێز دەستی ئیرانێدانە ماشعالیە نێودەوڵەتی تایبەتیشی سەرکردەوەتیە ئەمریکایە پێشبینە ئێدی کارتا دووەم و بابلمەندە بە بێتەبکارانی ژالیە حوسیین یەمەنێڤە وەکە پشتەوانیەک بوو کۆمەرە ئیسلامیە ئیرانێ یان ژی ناکەفتەت ناڤاوێ هەفکێشە و vê bazıneyê da ئەوان ناتوانن ئەو کار ئەنجام بدەن چونکە هاوچێشەکە لە یەمەن گۆڕاوە شەرعیەتی یەمەن ئێستا چێتی بۆ گەڕاوەتەوە کۆدەنجی کەندا و کۆمەڵگەی نێونەتەوەیی هەیە لەگەڵ یەمەن لە دژی حوسەکان توانستەکانیان بنبەر کراوە هەروەها کۆگای موشکەکانیان و فڕۆکە بێ فڕۆکەوانەکانیان نەماوە ئەو هێرشانەی بەریان کەوتووە لە ئێران ئێران ناتوانێت دەستی هاوکاریان بۆ درێژ بکات پارەداریان بکات هاوکاریان بکات حوسەکان لاواز بوون یەکجار توانان دابەزی و هەر بزاوتێکیش بەو ئاراستەیە وا دەکات ئەمریکا و هاوبەشە هەرێمیەکانی بە تەواوی لە ڕەگەوە بیچکێشنە دەرەوە و لە ناوی بەرن لە ناوخۆی یەمەنیش ئۆفشارە لەسەر دروست بێت ئەمە لە دانوستانەکان ئەوەش تاوتوێ دەکرێت کە نابێت ئێران سنوورەکانی خۆی ببەزێنێت و هەژمونی خۆی بجاتر بڵاو بکاتەوە دەست و پەیوەندەکانی پاڵپشتیان لێ بکات لە هەرێمەکە ئەومان لە لوبنان بینی ئیمڕۆ دەبینین دانوستان هەیە لە نێوان حکوومەتی لوبنان و ئیسرائیل بۆ ئەوەی ئیسرائیل دوورە پەرز بخرێت و بخرێتە دەروێ هاوچێشەکە و ئەمە لەسەر عێراقیش لەداهات و لەگەڵ لەسەر یەمەنیش جێبەجێ دەبێت بۆ ئەوەی هەژمونی ئێران دوای ئەو جەنگە توانستی ژیانی و ژیاری تەواوی ناوچەکەی پەلوپۆ کردووە نەهێڵێت نەمێنێتەوە ئیدارەی ئەمریکا ڕێگە نادات ئێران ڕۆڵی هەبێت لە دژاتیکردنی ناوچەکە و ئەمریکا ئەمە جەنگێکی مەزنە زۆرێک لە هاوچێشەکانی گۆڕیوە لە ئێران و لە دەرەوە گەلک سوپاس دکتۆر عادل المەنسی و کۆڵەرت پەیوەندیên نێودەوڵەتی ji ئیستانبولی هند gelma dabûn. Spas we diktor.